گەشتکرایە 21 شوباتی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی دایکە و بە خۆشحاڵیەوە لە تەواوی جیهانە چەندین چالاکی گرنگ بەڕێواچێت. لە سبەینەیە لە یەکێک لەو پرۆژە جوانانەی کە لەلایەن قوتابخانەی مارگرێت وەروا دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفانەوە بەڕێواچێت ئەویش ناساندنی 100 کتێبە کە تایبەتن بە مناڵان. دیارە بەشێک لە کتێبەکان وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی، بەشێکیشیان لەلایەن یەکێک لە قەڵەمە جوانەکانی نێوە دەبیاتی کوردیش زۆر بەڕێز کاکی واقاجا بێگومان کە بەڕێزیان نووسەرن کاری لەسەرگراوە. گفتوگۆکەم لەسەر تەواوی پرۆژەکە و لەسەر ڕۆژەکەش بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاکی واقادر کە بەڕێزیان نووسەرن و لەلای ئێمن وەروە خات و خەزانفرێت کە سەرپەرشتیاری پرۆژەکان. سڵاوتان لەبێ هەم کاتتان باش بێت، زۆر بەخێر بێن. کاکیوە بێگومان خاوەنی چەندین پرۆژەی زۆر تایبەت و دەگمەنی هەمیشە و یەکێک لەو بابەتانی کە هەمیشە گرنگی پێیت مناڵانە. ئەم پرۆژەی بیرۆکەکەی چۆن بوو؟ ڕاستیات من یەکێک لەو قەرزاریانەی کە هەستی پێەکەم لە سەرتایی فڕینی خەیاڵمەوە گوڤارێکی مناڵان زۆر کاریگەری تێکردم کەوای کرد کە من ئەگەر ڕێکەوتی بینینی ئەو گوڤارم نەکردایە خو نەم کڕیا ڕەنگە نەبوومایە بەرەسەر لەبەرەوە جۆرێک کەسکردن بە قەرزاریم هەیە لە بەردەم ئەدەبی مناڵانە و من خۆشم خوێنەرێکی زۆر باشی ئەدەبی مناڵانم کە ڕەنگە ئەو ساڵانی کە لە سوید بووم بە سەدان کتێبی مناڵان بخوێندۆتەوە و کاتێک کە سەیری ئەدەبی مناڵانی کوردیەکەی هەژارێکی زۆری پێوە دیارە بەراوردێکی بە ئەدەبی دنیا بە تابەتی وڵاتانی ئەسکەندنافیا. ڕاستیە هاوڕێ عزیزمان کاکتا ڕسوڵ چەند جارێک هەر ئەیوت بە ئێمە پرۆژەیە بکەین وتم باشە پرۆژێکی وا گرنگ هەیە بەڕاستی ڕەنگە هەندێک کەس پێی وا بێمە ئەدەبی مناڵانە و لە گرنگی کەم کاتەوە بەڵامی ڕەنگە یەکێک بێ لە هەرە پرۆژە گرنگەکان کە تاکو ئێستا بیری لە کرابێت و کرابێ. بڕیارماندا کە ئەم پرۆژەی ناو بنین پرۆژەی 100 کتێب ئەم 100 کتێبە لە زمانی سویدیەوە وەربگەڕین بۆ زمانی کوردی و گرنگێکی زۆر بدەین بە ئەدەبی مناڵانی سوید و زایدە وڵاتانی ئەسکەندەنافی و دنیا. ئێستا دا لەو کتێبانە چاپ بوو ئامادەن لە سبەینێکە ڕۆژی زمانی دایکە لە جیهاندا ئێمە ئامانەوێ ئەم کتێبانە بناسیێنین. باشە. بێگومان کۆمەڵی پەروەردی مارگرێت یەکێکە لە کۆمەڵانی کە خاوەنی چەندین بە بڵین گرنگیدانە بە بواری مناڵان بە شێوەیەکی گشتی هەم لە دایانگە و لە خوێندنگە و لە قوتابخانە و لەم بابەتانی کە هەیە. چۆن بوو پرۆژێکی لەم شێوەیەش سپۆنسەری بکرێت؟ زۆر سپاس دەکەم، زۆر سپاس بۆم دەرفەتە تەوان. ئێمە سەرەتا کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت لە ساڵی 2009 کە دامەزراوە تەنها وەکو پەیمانگایەک دامەزراوە، بەڵام دوایی بەپێی پێویستی ئەو کاتە ساڵی 2009 لە 2011 بۆ 2012 قوتابخانەی مارگرێت دامەزراوە و لەگەڵیشیا بەخچەی ساوایانی مارگرێت دامەزراوە و لە دوای ئەوە شەوانەیە داهنگەی مارگرێتمان هەیە، ینی ئێمە وەکو کۆمەڵگەمان لێ هاتووە ئێستا. جگەل لەوە ینی ئێستا خاوەنی دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفانین کە دەستگایەکی ڕۆشنبیریە و وابزانم ئەگەر لە ناو نەکس نووری سلێمانی لە کوردستانە بڵێ دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان ناوێکی دیارە لە ئێستاە باوەشێکی گەرمە بۆ هەموو نووسەران و ئەو کەسانەی کە خوێنەری کتێبن. لە ساڵی 2020 کە بیدایەتی کۆرۆنا بوو بەشێکی کەماندا مەزران کۆمەڵگای پەروەردەی مارگرێت هەستا ینی وەکو مناڵێکی تری دروست کرد ئەویش دامەزراوەی کەریمی عەلەکەیە. دامەزراوەی کەریمی عەلەکە دەستگایەکی خێرخوازیە لە ساڵی 2020 لە بیدایەتی کۆرۆنا کە دامەزرا بە مەبەستی ئەوە دامەزراوە کە دەستی هاوکاری بگەێنێتە هەر بەشێکی کوردستان، ینی هەر کوردێک لە هەر بەشێکی کوردستان بێت و پێویستی بە هاوکاری بێت لەو کاتەیە. بەڵام لە ئێستاە دامەزراوەی کەریمی عەلەکە بۆتە دەستێکی بەخشندە لە بواری پەروەردەیە، ینی بەشێکی بواری پەروەردەیی گرتووە کە ئەویش بەخشینی کتێبە لە ئێستا پرۆژەی ینی بڵاوکردنەوەی 100,000 کتێبی هەیە کە بۆ هەر خوێندنگەیەکە پێویستی بێت و کتێبخانەی هەبێت 100 کتێب وەکو دیاری پێشکەشی ئەو خوێندنگەیەکەی لێرەوانێ هەر خوێندنگەیەک بە تایبەتی قۆناغە ئامادەیەکان ئێمە دەرگامان کراوەیە کە پێویستی بە کتێب بێت. کتێبەکانمان هەموو ئەو کتێبانن کە لە ئێستا پێویست دەکات ئەم جیلەی کە پەروەردە بن بەڕاستی وەکو جیلێکی ئەلکترۆنیە خۆمان نەزانین بگەڕێنەوە بواری خوێندنەوە.
ئەمە بەستیش لەمە کە دەستمان پێ کردووە دیسانەوە بە کللتورکردنی خوێندنەوە بێت لە نێو تاکی کورتیا دیسانە ڕۆشنبیرکردنی تاکی کوردی بێت. باشە کاکیوە وەکو خۆت ئاماژەت پێکرد کە لەوانەیە لەم چەند ساڵەی کۆتاییە چاپکردن یاخود نووسینی گۆڤار و هەروە کتێبی مناڵان زۆر کەم بۆتەوە و ئەمە دەستپێکێکی باشە بۆ ئەم هەوڵانە لە ماوەی ڕابردوو بەردەوام نەبوون. ئایا تەنها گرفتی مادی کێشە بووە بۆ ئەوەی کە یاخود کۆرۆناش بابەتەکە بووە یاخود خۆت ینی زۆرێک لە نووسەران خۆیان کەم تەرخەمن وەرگێران کەم تەرخەمن بۆ ئەوەی کە کتێبی مناڵان پێشکەش بەنێو کتێبخانەی کوردی بکەن؟ پێم وایە پەیوەندی بە کەمتەرخەمی نووسەران وەرگێڕانەوە بێ. پێم وایە پەیوەندی بە نمبوونی ئەو بودجە پێویستەوەیە کابێ. بۆ نمونە ئەم کتێبە کە لە سوید چاپبووە نووسەرەکەی بەلایانی کەمەوە پارێکی زۆر وەرەگرێ ئەوەی دیزاینەکە پارێکی زۆر وەرەگرێ. ئەمە نرخەکەی لێرە بە نرخەکەی لێرە بە 1500 دینارە فرۆشێ کە خۆی 3000 تێچووە. لە سوید ئەمە بە 18 دلار فرۆشێ. کاتێکی ئێمە ئەیکین بە کوردی ئەبێ کەسێ سپۆنسەری بکات. یەکێکی وەکو کاکتاها کە سپۆنسەری ئەمەی کردووە 3000 دینار لەسەر خۆیەکەوێ. ئەگەر کتێبەکە بەبێت تەخفیز بفرۆشێ 1500 ئەکات. یعنی هەموو کتێبێک کە 1000 نسخەی لێ چاپە بێ نزیکی 2000 دینار زەرەرەکە. لەبەرەوە کاری ڕۆشنبیری پێویستی بەوەیە پێویستی بەدامێک چکو کارێکە قازانجنەویستاوە پێویستی بەدامێکی مادی زۆر گەورەیە. ئەوە کەم جار تۆ ئەبینی ئەو دامە زۆر گرنگ و جددیە لە دنیای کوردیە هەبێ. ڕەنگە تاکو ئێستا ئەو بەها گرنگی کە بێ بدرێ بە ئەدەبی مناڵان لە لای ئێمە نەبووە. لەبەرەوەی ئەو هوشیاریە نییە بەداخەوە لەبەرەوەی ئەو گرنگیە نییە لە کاتێکە تۆ کە کتێبێکە دەی بەدەستی منداڵێک فێریەکەی کە هەنگاوی یەکەمە بۆ دروستکردنی کتێبخانە لە ماڵەکەیە بانقی زمان و خەیاڵی فراوانەکە و هەموو مناڵێک کە کتێبێکی باشە خوێنێتەوە ئاسوودا بێ. ئاسوودەبوونی مناڵیانی کۆمەڵێک ئامۆژگاری زۆر بەڵێ ڕۆشنکردنەوەی وایەکێک لەو گرنگیانی کە لە ئەدەبی سوید و وڵاتان ئێسکەندەنافیا هەیە ئازادیەکی بێندازە بە خەیاڵی مناڵەدا بۆ ئەوی هەموو قسەکانی خۆی بکە بۆ ئەوی فێری ئەوی بکە کە پرسیارێکی لە ئینسانێکی گەورەش کرد زۆر لۆژیکیانە پرسیارەکە بکە. ئێستا بۆ نمونە ئەم کتێبە لی نووسراوە لە تەمەنی 3 ساڵ بۆ 6 ساڵ توانێت بخوێنێتەوە. بەڵام لەبەرەوەی مناڵی کوردی ئێمە ئاسی هوشیارەکە و ئەوەی کە پەروەردەیەکی بە چیرۆک و ئەوەندە نییە ڕەنگە لە 7 ساڵ 8 ساڵ بتوانێت تێبگا لە کاتێک ئەمە لە سوید مناڵی 3 ساڵای خوێنێتەوە. بۆ لەبەرەوەی پێشەوەی ئەو مناڵە بگاتە قوتابخانە هەر لە ڕۆزەوە بەلایانی کەمەوە خۆی و دادەکانی کە پلیان گرتووە بردویانە بۆ کتێبخانە 15 کتێبی قەرز کردووە. بەڵام ئایا ئەم دەرفەتە بۆ مناڵی کورد هەیە؟ بە ئەو پرسیارە لە خاچ و خەزام بکەین. ئەو ئەمڕۆ نوێنەری بڵین مارگرێتە و بێگومان چەندین مناڵ لە نێو دەنگەوە لەلای ئەمان پەروەردەکرێن. تا چەند گرنگە ئەو پێشنیارانەی کاکیوا کردی بۆ نمونە مناڵ بڵین لە ناوەندەکەی ئێوە فێری خوێندنەوە ببێت و ئاشنا بێت بە کتێب بۆ ئەوەی کە ئەو بابەتانی کاکیوا باسی کرد ئێوە نمونە بن بۆ ئەوەی کرد وردە وردەم بابەتە بڵاو ببێتەوە. لە ڕاستیە سەرەتا کە کاکیوە ئەم پرۆژەی لە لای ئێمە واڵا کرد زۆر بە دڵفراوانی وانەیە خۆی زانێت زۆر بە دڵێکی خۆشەوە ئێمە پێشوازیمان لێ کرد لەبەرەوەی بە پێویستێکی زۆر گەورەمانزانی خصوصان لە ئێستا ینی ئێستاوای لێ هاتووە کە ئەڵەی چیرۆکی مناڵان دایک و باوکەکەەوە زانن کە ئەو چیرۆکەیە کە پێش خەوتن خۆی ئەگەر بۆ مناڵەکەی بخوێنێتەوە کە لە ئێستاە پێم وایە زۆر ئەوەش کەم بۆتەوانێت لە لای تاکی کوردی. ئەم چیرۆکانە کە ئێم کاکیواهێنای بۆ ئێمە سیرمان کرد زۆر ئیسیفادێ هەیە بۆ مناڵەکانمان. ئەو کتێبەی لەبەر دەستایە ئەوە نووسینی کاکیوا خۆیەتی ئەوە من ئێستایاومە بە تەلەبەکانی پۆلی هەشت ینی قۆناغی هەشت قۆناغی حەوت بۆ نۆمان هەیە لە مەکتەب قۆناغی هەشت تەلەبە ینی کە سەری تایتڵەکەیەکەیە ئەڵێ من ڕەنگە زۆر گەورانە بێت بەڵام ڕێک بۆ ئەو تەمەنەیە. بۆ نمونە ئەمە مناڵەکانی پۆلی 4 5 6 سەرەتایی بە جوانی خوێنویانەتەوە لی تێگەشتون بگرە لەمەوانی کتێبیان لە خۆشەویست بووە. ئێمە هەمیشە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت بەوە ناسراوین کە تاکێکی ڕۆشنبیر بخەینە ناو کۆمەڵگاوانێ چونکە لە ڕاستیا ئێستا تۆزێک
کۆمەلگا بەرە و جیلی تەکنەلۆژیا بە شوێکی گشتی ڕاستە کاکیوە پرۆژەی لەم شێوەیە ئەمە دەست پێکام و بە سپۆنسەریکردن و بوونی بودجەیەکی باش ئەتوانرێت بەردەوامی هەبێت با بڵین نەک تەنها بۆ بەڕێسی واقادر چەندین وەرگێڕی تریشمان هەیە دەستگیرۆیی ئێوە پێکەوە تا چەند گرنگە بۆی کە بتوانن گرنگی بە بابەتە وەرگێڕاوەکان بن بۆ مناڵی کورد بانەڵێن تەنها بۆ جیلێک یاخود قوتابخانێک یاخود خوێندنگەیەک ئێمە ڕەنگە دەیان ئیدێ و خەیاڵی ئیشکردنی زۆر باشمان نابێت بەداخەوە من زۆر جارە و قسەیم کردووە چیسە لە هەر کوێوێ لە دنیای کوردی عاقڵ لەوێ نییە زۆر بەداخەوە کەواڵێم بۆ نمونە لە وڵاتی چۆک و سویدا ئەوەندەی کە من ئاشنایی بم گرنگیەکی زۆر بێ ئەندازادەن بە ئەدەبی مناڵ چکو مناڵ بەو سەرەتایە دانێن کە هەڵگری زمان و خەیاڵ و کولتورە کاتێک کە باوکێک یاداچێک ئەم چیرۆکە بۆ مناڵەکەی خوێنێتەوە یەکەم مناڵەکە خەوی شیرینەکە دوام هەموو ئەو زمانە و ئەو شەتازانە مناڵ وەکوی سفن جۆرێکرێ دواتر دایک و باوکە کەش جۆرێک هێمنی و ئارامیان بۆ گەڕێتەوە و بە بێخەمی مناڵەکە بەجێڵێت ئەمانە هەمووی گرنگی زۆری هەیە بۆ ئەدەبی مناڵان و ئەدەبی مناڵان لێرە بە هیچ جۆرێک ئاوری لێ نەدراوەتەوە ئەوەشی کە بوو بێت جەهدی شخصیە یا دەستگایەکە بە سوڵ و ساقە توانیوێتی ئەوە بکە بەڵام ئەم پرۆژانە پێویستی بە پارەی زۆرە وەکوتم هەموو 3000 دینارێک 1000 دینار ئەگەر بهێنێتەوە لە کتێبەکە ئەگەر بفرۆشێت ینی تۆ ئێمە 100 کتێبمانەیە یعنی 100,000 کتێبمانەیە لەو 100,000 کتێبە 10,000 پارەکەمان بۆ ئەگەڕێتەوە یعنی 90,000 زەرەرەکەین ئای چ هێزێک چه عقلێکی کولتوری و ڕۆشنبیری ئەو هێزی تیا هەیە و ئەو دڵفراوانی تایە کە ئەم کارە بکە ئەمە ئەبێ دەستگا ڕۆشنبیریەکان بیر لەوە بکەنەوە دەوڵەمەنەکان بیر لەوە بکەنەوە کە سپۆنسەری ئەم جۆرە کارانە بکەن ئەم جۆرە کارانە بێ ئەندازە گرنگە ینی ئێمە 100,000 بیر بکەرەوە 100,000 کتێبی مناڵان ئەبەخشین بەلایانی کەمەوە بە 670,000 مناڵ یعنی ئێمە 670,000 مناڵ گرنگتیەکین کە بێ ئەندازە زمانی باش بێ خەیاڵی باش بێ تێکەڵ بە کولتورەکانی تر بێ بەڵام چی هەموو شتە باشەکانی تر و دڵی خۆش بێ و لەو 7,000 بەلایانی کەمەوە 20,000 نتوانن خاوەنی کتێبخانە بنیانی خوێنەر دروستەکەین پرۆسی بە خوێنەرکردن دروستەکەین ئەوەندەی لایانی ئیجابی هەیە ڕەنگە من 1 ساعت بۆت بژبێرم ئەوەندە هەر کەم بێ زادی لەبەرەوە هیوادارم جگەی لەم دەستگیرۆی کاکتاکایکە لە ڕێگەی جەماعەتی عیرفانەوە زۆر دەوڵەمەنی تر بۆ پرۆژە ڕۆشنبیریەکان ئامادەی دەرببڕێن دەنا ئیدێ و خەیاڵ هەیە هێزەکە هەیە تواناکە هەیە بەڵام پارەکە نیە زانی ئەمە بە پارەکە ڕاست بەو هیوام بەردەوام بن بەسمە خۆشە بزانم سبەینێ لەکوێ ئەم کتێبانە بڵاو ئەکرێتەوە و ئای هەموو مناڵێک ئەتوانێت بێت بەشدار سبینێ کە ڕۆژی زمانی دایکە 21 مانگە ساعت 4:30 لە سینەما سالم دەکتێ بە هەموو میوانەکان بە گەورە و مناڵەوە هەرێکە و کتێبێک وەرەگرێ بە دیاری دواتریش ئەو کتێبانە لە دەرەوەدانرێ بە سارێکی زۆر کەم بە 1500 دینار دەتوانن بیکڕن ینی پارێکی دایکان و باوکان هەموو کەس بۆی هەیە بێت بۆ ئەوێ و هەمووان بەخێر بێن و پێم وایە شێکە لەو پرۆژە جدیانەکە زۆر ڕاستە بە هیوای بەردەوامی بۆ هیوایم ئەو قەڵەمە جوان و وەرگێڕانی جوانی تۆش هەر بەردەوام بێت و دەستی ناوەندی مارگرێتیش بێگومان بەردەوام درێژ بێت بۆ بەشێک لە نووسەران و لە وەرگێڕان دووبارە بەخێر بێن سوپاس بۆ هەرێک لە بەڕێزان هیواقاتر بەڕێزیان نووسەرن کامێوار لای من میوان بوون وەروە خات و خەزان فریاد کە بەڕێزیان سەرپەرشتیاری پرۆژەکان دووبارە بەخێر بێن